بەناوی پەرلەمانتارانی فراکسیۆنە کوردستانیەکانەوە سوپاسی ئەو تیمەی بەغدا دەکەین کە هاتوون لێەوە هەرچیان چێشە بەدەم مانگتوانی موچەخۆرانی شاری سلێمانی هاتنی ئەوان خەمخۆریە بۆ موچەخۆری خەڵکی کوردستان بۆ شاری سلێمانی بۆ مانگتوان و ئەو مانگتووە بە ڕێزانەی کە بوونە پێشەنگی چارەسەرێکی گرنگی ئەوانەی کە لە ڕابردوو بۆ مەسەلەی هەمواری مەوازنە بۆ مەسەلەی موچەی 2025 و ئەوەی ماوەش و ئێمە بەڵێنی ئەوانیش دەبێنە پارێزەرێکی ڕاستەقینەی چارەسەرێکی بنەڕەتی بۆ سەلامەتی ئەوانیش تاکید دەکەینەوە بەناوی هەمیان هیوادارین بتوانن ئەم ڕێزگرتنە ڕێز لەم داوایە بگرن کە چیتر نەبێنە ئەو دەتوان گای ڕای خۆت باسکەیت هەمووی ئەوەی ئێمە سوپاسان دەکەین دووبارە سوپاسی ئەوان دەکەین کە هاتوون بەخێر بێت بەڕێزان بڕیاری بەردەوامی مانگرتن بڕیاری خۆیانە ئێمە هیچ فشارێک و هیچ داوایەکمان نییە ئەوە بڕیاری خۆیانە بڕیاری مانگرتن بڕیاری خۆیانە بەردەوامی بڕیاری خۆیانە ئێمە ڕەختمانیە داوامان میوان عربة ما